هاتن بۆ ئاهەنگی بەخێرهاتنی کوتابیانی کۆناغیەک بۆ پەیمانگای مات. بەڕێزان، ئێستاش بۆ سەرچیەت و ئارامی و ئاسوودەی دەروونمان دەستپێکی چالاکیەکانمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین و گەشاوایی دەبەخشین بە چالاکیەکانمان بە دەنجی دکتۆر مەولود با بفەرمای. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم الله لا إله إلا هو الحي القيوم نزل عليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه وأنزل التوراة والإنجيل من قبل هدى للناس وأنزل الفرقان إن الذين كفروا بآيات الله لهم عذاب شديد والله عزيز ذو انتقام إن الله لا يخفى عليه شيء في الأرض ولا في السماء هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء لا إله إلا هو العزيز الحكيم هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب ربنا إنك جامع الناس ليوم لا ريب فيه إن الله لا يخلف الميعاد. سپاس بۆ دکتۆر مەولود. هەروە مامۆستا عادل لە فەروێ هەروەردەی ماڵ و ناو قوتابخانەم کوتابی کوردە بوون لەم نیشتیمانەم ڕاهێنان دەکەم لەگەڵ ڕابەرم ئامان زوم تۆیە ئەی تازی سەرم ئەرچی هەمومان لەم پەیمانگایە بۆ پێگەشتن و زانستە گیانە هەوڵ بدەین هەموو بۆ سەرخستنی پەروەردە و زانست هەم فێرکردنی هەوڵ و تێکۆشان بدەین هەموومان با بیخینە کار هەموو توانەمە. حي حي
برای خدای بخشنده و مهربان امسالیش پێشەشی سڵاو و ڕێزم بۆ گشت مامۆستایان و قوتابیانی عزیز و پیرۆزبایەکی گەرم لە مەرحەلەیەکەکان دەکەین بۆ ئەم ساڵ هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازی دەست پێ دەکەین بە چەند پارچە شاعر. ئەدەب ئەی ئەدەبم لەگەڵ چم منم چامرزنم گەر لێشم جوولبی هەر منم بەدوات دەکەوم بابا عاشق بانگم کەن جە بابا عاشق بانگم کەن منم عاشقی ئەدەبم گەر ڕۆژێک دوور لە ئەدەبم با من ئەو کاتە بمرم ئەوەی کتێب خوێنەر بێ ئەوەی کتێب خوێنەر بێ نابێ دوور لە ئەدەب بێ هەر ئەدەبە خۆی لە کتێب جا دەبینێ ئەوەی دوور لە ئەدەب بێ لە خوتا دوور دەبێ بۆ دایک و باوک ڕوو لە شەرمەساکی دەبێ ئەدەب وەکو گوڵێک وایە ئەدەب وەکو گوڵێک وایە وەک گوڵ بە بەهایە بە بۆنکردنی ئارامیت لەلایە بە سەیرکردنی بزانە دڵخۆشیت لەلایە بەڵام بزانە بە قەرچاندنی ئەم گوڵە ژیانت وەک خەڵووسێک وایە ئەوەی من دەیڵێم بە دوورکەوتنەوە لە ئەدەب پەشیمانیش بە جوایە. زۆر سپاس. هێزان دەستخۆشی بۆ لقی دەوروبەری یەکێتی قوتابیانی دیموکرات و لەوانی کوردستان کە هەڵسان بە پێشکەشکردنی چەپکەکوڵی ڕێز و خۆشەویستی بۆ مامۆستایان بە بۆنەی ساڵڕۆژی جیهانی مامۆستایانەوە دەستان خۆش بێ لونەتان زۆر بێ بۆ پێشکەشکردنی ڕێز و وەفاتان. ئێستاش لەلایەن ستافی میوزیکی پەیمانگای مادەوە گۆرانیەکتان پێشکەش دەکرێت با بفەرمۆ.
عزیز جمعیادا بخسیام عزیز جمعیادا بخسیام وشیرونک جایانو جایانو جان ویل مایک باشو ویل مایک باشو سالهای سایالا اوین داری تو سالهای سایالا اوین داری تو خود بیزاری جانو جانو جان ای قرض داری تون ای قرض داری تون Vaiş hoşun ayadi La ruizamayana Hiç hoşun ayadi La ruizamayana Umbani şani Janu janu jan Lila botir sayana Ah botir utana Salahay sayala Avindari to Salahay sayala Avindari to O khud deyzani Janu janu jan Ey qarz dari ton Ey qarz dari ton Zor zor spas بارزان عزیزان لستاش لەلایەن دکتۆر سەلاح و چەند تادیەکی نوێی قۆناغیەک بە پێشوازیان دەبێت بۆ بڕێنی کێکی ساڵی نوێی خوێندنی 2025-2026 پاک فۆبوو.